جلی کۆن هیوای نوێ ئەمە دروشمی ببەخشەیە ببەخشە گروپێکن لە گەنجان کە پێکاتون گروپێکیان داناوە کاری ئەوان وەرگرتنی جلی کۆنە یان ئەو جلانێک کە بەکار نایەن و دەیدەن بە هاوڵاتیانی هەژار کە پێویستیان بەو جلەیە من ئێستا لە پارچی سامی عەبدوڕحمانم لێرە فستیڤاڵێکی هاوی نەکراوەتەوە زیاتر لە 40 کابینا لێرە کراوە چەند کەپرێکیش لێرە هەنوو بۆ ماوەی 15 تا 16 ڕۆژ لێرە بەردەوام دەبن من ئێستا دەچمە لای ڕێکخەر یان سەرپەرشتیاری ئەم ببەخشێ تاکو بزانین ببەخشە چییە کاک ئەلەن سڵاوت لێ بێ ئەگەر لەوە دەست پێ بکەین بۆچی ناوتان نا ببەخشە ناوی خدای گەورە مهرەبان ناوی ببەخشەی لەوەی هات کە ئەمە پرۆژەکەمان زیاتر تەنها جلوبەرگ نابیتن ئەگە بێت و کەسێک هاوکارمان بیتن یا خودت پیژیمان بیتن ئەما زیێمە لەو پرۆژەیە کە ئەوەیە کە گەورەی بکەین و شتی زیاتریش بێتنەوەێت زیاد لە جلکوبەرگ جابۆیە ناوەکەمان کە هەبژاردێ ناوەکی گشتگیرە و لە بۆ هەموو شتێک بەکاردێتن ئەم چەند ڕۆژێک کە لێرن خەڵکی چۆنە دێ بۆ لاتان جلەکان دەبەخشێ چۆنە ئەو چەند ڕۆژەی لە مای ئەوسی چار ڕۆژێک کە لێرەینە ئەو خەڵکانی کە سەردانمان دەکەن زۆریان بەدرە پرۆژەکە جاچ لە گەنج و پیاوانی بەتەمەن و ئافرەتانی بەتەمەر بیتن پرۆژەکان زۆر بەدرەوە و حەزیش دەکەن کە ئەمە بەردەوام بین و ئینشاءڵڵا مەشە تاحتە ئەو وەختەی پێمان دەکرێتن بەردەوام دەبین ئەگەر چی توی هەتا ئێستا هیچ پشتگیریەکمان نییە باشە ئەو کەسانی کە جلەکانە پێ دەبەخشن دیاریتان کردوون چێن یان چۆن ئەو جلانە دەبەخشن بەڵێ ئەو کەسانی کە دیاریمان کردنە لە بۆ بەخشینی جلەکان بەڵێ هەر هاوان ئەو کەسانن کە کەسانی فەقیرن و کەسانی کەم دەرامەتن توانایان نییە توانای مادیان کەمە و بەڵێ دیاریمان کردوونە ینی لیستتان لەلایە خەڵکەت تۆمار دەکەن یان چۆن ئەگەر کەسی نوێ وەردەگرن یان چۆن بەڵێ ئەمە بە هاوکاری ڕێکخراوە خێرخوازەکانی دیکە کە هەمویان پاڵ پشتوانن ئینشاءڵڵا جلەکان دەبەخشینەوە باش ئەوەی کە لێرە دەیبینم و جیا لەوە وازان پارشت دەبەخشی خەڵکەکەیان ئەویان چۆنە بۆکسەکە دادرایە تەنها لە ئەوانەیە کە بیانەوێ ناساندنی پرۆژەکە ئەو پارایکەدا دەدرێتن هەمووی لە بۆ ناساندنی پرۆژەکەیە ئەی دەربارەت جلوبەرگەکان ئەو جوبەرگانە کە دەبەخشرێ ئێوە ڕاستەوخۆ دەیبەخشنەوە یان چێکی دەکەن چاچی دەکەن شۆرینی ئەو جلوبەرگانە چۆنی ئەو بۆ باسکە کە جوبەرگان وەردەگرن دواتە چی لێ دەکەن بەڵێ ئەمە هەر بەخۆمان لە ئینستاگرامەکەمان چەند داواکاریەکمان دانایە کە دەبیت جلکەکان بۆ نەخاڵ یەکەمە ئەوەیە کە دەبیتن کابرا جلکەکەی لە دڵەوە ببەخشیتن و خاڵی دومیشان ئەوەی کە دەبیتن شایانی بەخشین بیتن واتە پاک و خاوێن بیتن و دراوی کەم بیتن و بەڵێ ئەو خەڵکانی کە دەهێنن لەخوای بە زیادبی هەجلکەکان بە خۆیان دەیشۆن ئەو دەهێنن واتە ئەوە نێزیکی پیستی دابیت خوشتێک لەو بابەتەی